Eğer biz sizinle dünyada سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان داوای پەیوەندیی نوێ لەگەڵ ئەمریکا دەکات کە هەردوو لایەن تێیدا سوودمەند بن. پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ واشنگتن سەرچاوەیەکی گەورەی شەرعیەت بووە لە سیاسەتی نێوخۆی تورکیادا. ئەمەش سەختە بۆ کەسانی دەرەکیە ئەمریکیەکان تێبگەن لەوەی کە ڕابەرانی تورکی و تەنانەت ئۆپۆزیسیۆنیش شانازی دەکەن بۆ ڕاستیەی کە ئەوان پەیوەندی دۆستانەیان لەگەڵ واشنگتندا هەیە. سەرۆک ئەردۆغان پەیوەندیەکی دۆستانەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ترەمپدا هەبوو، بەڵام سەرکۆنەکردنی ئەم دوایەی ناڕزایەکانی زانکۆ لە تورکیا لەلایەن بەڕێوەبەرایەتی بایدنەوە وەک ئاماژەیەکی هەڵوێستێکی تونتری ئەمریکا لەسەر مافەکانی مرۆڤ لە تورکیادا تێی دەڕوانرێت. هەروەها سەرۆک بایدن هێشتا بە تەلەفۆن قسەی لەگەڵ هاوتا تورکیەکەی نەکردووە لە دەمی سەرکەوتنی بایدن لە هەڵبژاردننی مانگی 11 ساڵی ڕابردوودا کە شیکاران دەڵێن ئەوە نیشانەی ئەوەیە کە ڕۆڵی تورکیا لە دیدی واشنگتندا کەم بووەتەوە. ئەوان زۆر بەتواناترن بە بەراورد بە 4 یان 5 ساڵ لەمەوبەر لە بەرامبەر تورکیادا. تورکیا شتێکی ئەوتۆی نییە پێشکەش بە ئەمریکای بکات لە بەرامبەر بەهێزکردنی پێگەی خۆی یان ڕۆڵێکی بەهێزی لە پلانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها لە جیهاندا. کڕینی سیستمی موشکی S-400 رووسی لەلایەن ئەنکەرەوە ئەوەی واشنگتن دەڵێت سیستمەکانی بەرگری هاوپەیمانی ناتۆ دەخاتە مەترسیەوە گومانی متمانەکردن بە تورکیای لە نێوان هاوپەیمانانی ڕۆژئاوایی دروست کردووە، بەڵام لایەنگرانی ئەردۆغان لە ئاستی ئەو گومانانە کەم دەکەنەوە. پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا زۆر لەو موشەکانە گەورەترن لە دامەزراندنی سیستمێکی نوێی جیهانی. پێم وایە تورکیا پێویستی بە ئەمریکا هەیە و ئەمریکاش پێویستی بە تورکیا هەیە. هەرە گرنگترین شت لەم مەسەلەیەدا گۆڕینی نەبوونی متمانەیە لە ئێستادا و هەروەها گێڕانەوەی ئەو متمانەی نێوان هەردوو وڵاتەکەیە. ئەنکەرە پێشنیازی کردووە موشەکەکانی لە جۆری S-400 رووسی ئەمبار بکات و بەکار نهێنێت. ئەو هەنگاوی هەتا ئێستا واشنگتن ڕەتی کردێتەوە، بەڵام شیکاران دەڵێن دەبێت ئەنکەرەش بە وریاییەوە هەنگاو لەگەڵ مۆسکۆدا بنێت. تورکیا لە چەندان هەڕەشە جیاواز لە دەرەوەی سنوورەکانی خۆی تێوەگلاوە. لە هەر یەکێکیش لەو هەڕەشانەدا هەست دەکەن دەبێت کار لەگەڵ رووسیادا بکەن. بەڵام هاوکات تورکیا و رووسیا لەو شەڕانەدا ڕوانگەی دژبەیەکیان هەیە. مەبەستم لە لیبیایە، مەبەستم لە ئازەربایجان و بەدڵنیاییشەوە لە سووریا. ڕێگریکردن لە کۆچکردنی نوێی بە کۆمەڵی پەنابەرانی سووریایی بۆ تورکیا. ئەنکەرە ئەوە بە ئامانجێکی سەرەکی لە هاوکاری بەردەوامی تورکیا و رووسیا تێی دەڕوانێت. کەشتە جەنگیەکانی رووسیا ئەوانەی لە سووریا دەگەڕێنەوە بەردەوام لە گەڕانەوەیاندا بۆ رووسیا بە ئەستەمبولدا تێدەپەڕن. ئەمە وەک وەبیرهێنەوەیەکی هەتا دێت کارێکی هاوسەنگکردنی قورسە ئەوەی ڕوبەڕووی ئەنکەرە دەبێتەوە لە هەوڵەکانی بۆ داڕشتنەوەی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ واشنگتن.